خۆشەویستانی کورسادی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارەکانم پانۆرامایم شەوتان پێشکەشەکەین ئەمڕۆ 11ی سێ ڕۆژی ئازادکردنی پایتەختی کوردستان بوو لە ساڵی 1991 و لە ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان. ئەوێ ڕۆژێ پێشمەرگە و ڕێخستنەکان و جەماوەری تێکۆشەری هەولێر بەیەکەوە ڕاپەڕین و توانیان بۆ یەکەم جار بەعەس لە شارەکەیان وە دەربنێن. ئەمڕۆ بۆ هەولێریەکان ڕۆژێکی پرشنگدارە و لە ناویشیاندا لە ناو هێز و لایەنە سیاسیەکاندا یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆیان بە ئەندازیار و هەروەها بە بکەری ڕاستەوخۆی ئازادکردنی هەولێردا ئەنێن لە ئێستادا وەک خۆیان ئەڵێن میوانن. ئەمڕۆ لە ڕۆژی یادکردنەوەی ئازادکردنی هەولێردا ژمارەیەکی زۆر لە لایەنگرانی ئەو حزبە لە شاری هەولێر نیگەرانی و دڕدۆنجی خۆیان لە هەمبەر دەسەڵاتەکانی ئەو حزبە لە هەولێر و میوانبوونی یەکێتی لە هەولێر خستۆتە ڕوو. یەکێتی کە هێزێکی سەرەکی هەرێمی کوردستانە و ئەندازیار و بکەری ڕاپەڕینە بۆچی لە شارێکی وەکو هەولێر کە خۆی تێیدا ڕقم یەک بۆ ئێستا میوانە. ڕەخنەکانی سەر و حزبەچین چی وای کردو یەکێتی ببێتە میوان لەوێ؟ چۆن وا بکرێت دەست لە ناودەست لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتیش پارتی دموکراتی کوردستان بتوانرێت هەولێر خزمەتی زیاتری بکرێت؟ هەموو ئەو پرسیارانەی لای هەولێریەکان هەیە. ئەم شەو من لە بری ئەوان لە پانۆرامادا ئاراستەی دوو میوانیەکەم. میوانەکانم هەریەک لە بەڕێزان بەڕێز حاجی مەسیفی بەشداربووی ڕاپەڕین کە هاوکات ئێستا بەڕێزیان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاسکە حاجی بەخێر بێت. هەروە لە هەولێرەوە بەڕێز دکتۆر ڕێبوار لێپرسراوی مەڵبەندی سێ ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیشان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک حاجی سەرەتامێ باسی ڕۆژانی ڕاپەڕین و بەر لە ڕاپەڕینمان بۆ بکەن. چێ ڕاپەڕینی کرد لە هەولێر؟ چێ هەولێری ئازاد کرد؟ هەولێر بۆ بەعس گرنگێکی زۆری هەبوو و سنتەرێکی گرنگ بوو بۆ بەعس. چێ هەولێری ئازاد کرد؟ زۆر سپاس بە ناوی خوای بەخشندە و میهرەبان. سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان بەگشتی و شەهیدانی ڕاپەڕین بە تایبەتی. لێرەوە هەولێر هۆڵاک و بەزن خەڵکی خۆشویستی شاری قەڵاو منارە پیرۆز بیلێتان کە 30 ساڵ بەر لە ئەمڕۆ هەمومان پێکەوە توانیمان ئەو هەولێرە ڕزگار بکەین. ڕاپەڕین لە هەولێر نەک لە هەولێر لە هەموو کوردستان زادەی هەموو ئەو جەور و ستەم و چەوسانەوە حکوومەتێک لە دوایەکانی عێراق بووە دەرحەق بە میلەتی کورد. هەر لە دروستبوونی حکوومەتی عێراقی لە 21ەوە تاکو ئەوەی ڕۆژێک ڕژیمەکەی بەعس و سەدامی تیا ڕووخا درێخیان نەکرد لە چەوسانەوەی کورد، لە گرتنی کورد، لە سێدارەدانی کورد، لە ئەنفالی کورد، لە سوتماکردنی خاچی کوردستان، لە چمیابارانکردنی کوردستان. ئەو هەموو زڵمە کەلەکە بوو لە دڵی تاچی کورد. ئەوێ ڕۆژێ ئێمە کە دەستمان بە خەبات و تێکۆشان کرد ئومێدێکمان بەخشی بە میلەتەکەمان. گوتمان ناهێڵین جارێکی کورد ئەو چکەی شانی بکەویتن. شاخەکانمان گرت. گەورە بووین بە هێزێکی یەکەمی سەرساحەی کوردستان. ئەلەوێوە دەستمان پێ کرد. ئەلەوێوە مێژوشمان خوڵقاند و دیمۆکراسیتشمان بەرپا کرد. ئەلەوێوە بە سێبیر و باوەڕی جیاوە توانی ببینە ئەو هێزە تۆکمەی کە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئومێدمان پێ بکەن و هاوکاریشمان بکەن. زۆر تەلایان بۆ داناینەوە، زۆر هەولیاندا لاوازمان کەن، زەعیفمان کەن بە ناوخۆ بە دەرەوە. بەڵام چووکە حزبێکی هەڵقوڵاوی ناوجەماوەڕ بووین کەس نەیتوانی ئاوامان لێ بکاتن. ئەلەوێ قارەمان بووین، ئازا بووین، هەموو دۆست و دوژمن شایدی بۆ داین. هەر ئەوەش بوو وای کرد کە بەڕاستی ئێمە بیر لەوە بکەن و چووکە ڕاپەڕین بە نسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان نامۆ نەبوو. لە ساڵی 82 خۆم خوێندکار بوو. بەشداری ڕاپەڕی خوێندکارانم کرد، هەم لە هەولێر و سەرپەرشتی وشم کرد لە شارۆچکەی مەسیف. ڕاپەڕینی ساڵی 87. بەڵام ئەو ڕاپەڕینانەی ئەوێ ساڵێکە کران بەو شێوەی ڕاپەڕینی ساڵی 91 نەبوو کە بەرنامە ڕێژی بۆ کراوی. خاوەنی ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. بەڵێ یەکێتی بوو لەبەر ئەو هەنگاوانی کەنران. یەک
یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی یەکێتی بە سەرپەرشتی ئەو کاتی خوالی خۆشببوو ڕوانشاد کاگمە شوێن مستەفا لە قاسمەقەش چەندین کۆبوونەوە کرد کە پلان و بەرنامەدا بنێن پاش ئەو هەڵی کە عێراق کردی چیوکێتی داگیر کرد لە پاشەوە کە هاوپەیمانان عێراقیان بەدەرنا وەزی عێراق تا حدێک وای لێ هات لەبار بوو کە ئێمەش هەنگاوێکی چاک لەو بارەوە بنین ئەو بوو پلانێکی تۆکمان داڕشت سەرەتا چەندین مەفرەزەی سەرەتایی یەکێتی نیشتیمانی کوردستان نێردرانەوە دەوروبەری شارەکان تەنها مەفرەزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون لە ساتە وەختێک کە هەموو کوردستان مەحزوری داری بوو نانی تیان نەبوو ئاوەدانی تیان نەبوو خواردنی تیان نەبوو سەهۆڵ بەندام و زستان بوو مەفرەزەکانی کە نێردان بوو دەوروبەری شارەکان بۆ ئەوی ئەگەچی بە ژمارە کەم بوون بەڵام لە ڕووی معنەویەوە هێزێکی زۆر گەورە بوو خەڵک هەستی کرد پێشمەرگەی لەو دووروبەریە زیاتر ئازا و چالاکتر بوو ئەو مەفرەزانە هەوێن بوون بۆ ئەوێ ڕۆژێکە ڕاپەقی لە هەموو شار و شارۆچکان کرا هەر لە دهۆک و سلێمانی و کەرکووک و هەولێریشەوە ئێستاش بیرمەوە مەفرەزانێک هاتنە دەوروبەری شارۆچکەی مەسیف کاک بورهانی سەعید سۆفی بوو خۆم چوم سەردانم کرد شەید تەحسیکاوانی بوو یادی بەخێر خۆم چوم سەردانم کرد شەید مەلا سلێمان بوو سەردانم کرد کاک جەلالی ئینجاغی بوو کە هەر یەک مەجموعەیەکی کەمی پێشمەرگیان لەگەر بوو بەڵام هێزێکی زۆر گەورەی معنەوی بوون ئەوە یەکەم هەنگا بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکرد بە ناردنەوەی مەفرەزە سەرەتاییەکان بۆ دەوروبەری شارەکان هەنگاوی دووەم ئەو بوو کە ئەو ڕۆژانی پێش ڕاپەڕین بەڵێ پێشتا ڕاون هەستیاندا هەموو ئەو پێشمەرگانەی کە لە ساڵی هەشتا بەهۆی ئەو وەزعنا لە بار و خراپ و ئەنفال و چمیاباران ناتوانی بمێنەوە چوونەوە بەڵام لە چوونەوەش خراپیان نەکرد هەڵسان بە دروستکردنی شانەی چەکدار لەو هەموو هێز لەو پێشمەرگە دێرینانە لەو پێشمەرگەکان کۆنانە و لە خەڵکیش لە کۆمەڵانی خەڵکیش ئەتوانێت بریم لە هەولێر بە سەدان شانەی چەکدار دروست کرا ڕەبتیان هەبوو بە بەڵ ئێستا پێ دەڵێن بەرێ من خۆمێک بلو کەسانی کە قیادەی سەدان شانی چەکدارم کردی هەر لە مەسیفۆ تا دەگاتە ناو هەولێر و ڕاپەڕینیش لە سەبع نیسان کە ئێستا ناوی گۆڕە بۆ ڕاپەڕین خۆم و کۆمەڵی پێشمەرگە قالەمانی کە لە گەرمان بوون و خۆم لە قووەتەکەی خۆم سێ شەهیدماندا لە ڕاپەڕین ئەوە هەنگاوی دووەم بوو کە هەرسڵان بە دروستکردنی شانەی چەکداری بروسک ناکرێەوە لە بیر بکرێتن کە بەڕاستی ئەوانە زۆر خەمخۆر بوون کە نێردەی کاگنەشۆروان بوون لە شاری هەولێر کاک شارسوار مستەفای براهیمی خەڵاززا کاک سالار حەچیم کاک مەلا قادری برای شەید عەبدوڕەزاقی و شەید خولەی برای شەید عەبدوڕەزاقیش بەداخەوە کردوچیان شەید بوون ئەوانەش ئەو کەسانە بوون ئەو نێردانە بوون کە ئێمە زیاتر پەیوەندیمان بە ئەوانەوە بوو ئەوان بەرنامە و شتەکانیان بۆ ئەناردین بۆ ئێمە جێبەجێکەین ئەوەش هەر پێش ڕاپەڕین بوو هەنگاوی سێم توانیمان ئەو ئەفوازانەی یان ئەو مەفرەزە خاستانەی کە بەڕاستی بە شێوەیەکی زۆر خراپ تێکەڵ بە کوردکوشتن و بە ئازاری کورد نەبوون توانیمان ئیستیفادەیەکی چاچیان لێ بکەین سەردانمان کردن نامەی برادرانی سەرکردایەتیمان پێدان کە لەوانش گەلێکیان هاوکاری زۆر جدیان کردین لە ڕۆژی ڕاپەڕین وەکو شەهید مستفا ناوپردانی هەر لە ڕۆژی یەکەمی ڕاپەڕین لە شار شەهید بوو خوالی خۆش بوو کە مام عەلی مەحموود خوالی خۆش بوو ئەسەن دۆستا مام سەعید ئاغای ڕۆستێ ئەوانە کۆمەڵێک ئەفواز بوون هێزیان لەبەردەست بوو یان لە ڕۆژی ڕاپەڕینە هاوکاریی زۆر جدیان کردین لە نەتیجە هاوکاری ئەوان و شتانە چەکدارەکان و مەفرەزەکانی هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە بووین کە توانیمان ڕاپەڕین بکەین و ڕاپەڕینەکەش کە کردمان قەنەعەت بکە لە ساعت 6 تا ساعت 2 هەولێر هەمووی کۆنتترۆل کرا و پاک کرایەوە ئێوە بوون هەولێرتان ئازاد کرد شتان لەگەڵ بۆ هێزولانی سیاسی تر بە بەڵگا من بۆ مێژوو پیا ڕازگۆبی لەگەر خۆش برادرێکی سەرکردایەتی حزبی شوعی لە ناو شار بوو بەداخەوە ناوکە بیرچوو لە ڕێگای بەغداش لیاندا شەهیدیان کرد تەنها ئەو سەرکردایەتی لەوێ بوو بەڕاستی من دوو کۆبنەوەشم لەگەر کرد لە ناو هەولێرا کە پێکەوە هەنگاوماننا کە ئەویش لە لای خۆیەوە پەیوەندی بە کۆمەڵی دۆست و هەڤاڵانی خۆیەوە کرد بوو ئەوم دیوە لە ناو هەولێرا کە وجودی هەبیتن لە ناو شارا بۆ وەکو ئێمە هاوکاریەک بووینە لە کۆڕ و کۆبن و لە کۆکنەوەی چەکدارەکانە زۆر باش قسەی زیاتر لەسەرەکەین کاکە حاجی دکتۆر ڕێبوارەم کاتت باش بەڕێستان ئێستا لە پرسراوی مەڵبەندی هەولێرن و
وەک کاک حاجی مەسیفی ئەڵێ کە ئەندامی سەرکردایەتی و بەشدار بووی ڕاپەڕینە ئەڵێ کە ئێمە هەولێرمان ئازاد کرد هەستی بەڕێستان لەمڕۆدا چی بوو کە زۆر لە خەڵک بەتایبەتی من ئێستا بەر لە بەرنامەکە مقارنەیە کرابوو لە ساڵیادی ڕاپەڕینەکەی هەولێر و سی ساڵەی یادکردنەوەی هەولێر ینی ئازادکردنی هەولێر قەرەباڵغێکی زۆر کەم ئەو کات حەشامەتێکی زۆر کەم هەست دەکەین هەولێریەکان تا ڕادەیەکی زۆر لێتان نیگەرانن بۆ سەرەتا سەری ڕێزی نیازش دادەنێنم بۆ شەهیدانی ڕاپەڕین و شەهیدانی ڕێگای ڕزگاری گەلی کوردستان و یادی سی ساڵەی ئازادکردنی شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان پیرۆز دەکەم لە هەموو هەولێریەکان و ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و وەکو مەڵبەندی سێی ڕێخستنی یەکێتی نیشتمان لە شاری هەولێر ئەمڕۆ یادکردنەوەیکی قنجیلانەمان سازدا لەبەر ئەوەی کەوا پەتای کۆرۆنا هەیە و ناکرێ خەڵکێکی زۆر کۆ بکەینەوە مەترسی ئەو پەتایە جارێ دەستی ئەمەی گرتووە بۆیە بە پێی ئەو ڕێنمایانەی کە تەندروستی وەزارەتی تەندروستی ئاماژەی پێکرد ئێمە پارێزگاریمان لەم مەسلەیە کرد بۆیە ئەوەی کە ئەمڕۆ سازماندا تەنیا ئەنجومەنی مەڵبەند بوو کۆبووەوە لەگەر لێپساوی کۆمیتەکان و ئەنجومەنی کۆمیتەکان هەر ئەوەندە ئەو ژمارەمەیان بان کرد بوو بە حکمی ئەوەی کەەوە ئەو زروف و هەلومەرجەی کە پەتای کۆرۆنا و وەزعی تەندروستی هەرێمی کوردستان تێدەبڕێتن بەنسبەت ئێمە وەکو هەولێریەکان لە مێژووی ڕاپەڕی مێژوەکی پرشنگدارە و یەکێتی نیشتمانی کوردستان دەتوانین ناوی لێ بنین گۆڕانکاریەکی مێژووی لە مێژووی کوردایەتی هاتە پێش بە ڕاپەڕین دەستکەوتێکی گەورەی مێژوویە بۆ گەلی کورد و لە مێژووی کوردایەتیدا ڕەنگە کەم ڕووداوی وە گەورە ڕوویدا بێتێن لە مێژوودا و ئێمە توانیمان ئەم گۆڕانکاریە لە مێژووی خەباتی سیاسی ملەتەکەمان بین نەدەی بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و کە ئەو کاتی بەرەی کوردستانی هەبوو و یەکێتی نیشتمانی کوردستان هێزێکی کاریگەر بوو لە ناو بەرەی کوردستانی ئەو ئامادەکاریەکی چەتی کردی بۆ ڕزگارکردنی شاری هەولێر و تێگرای شارەکانی کوردستان نەخشەیەکی داڕژاو بوو و پێشکەشکرا بە هەموو حیزبە کوردستانیەکان و ئێمە لە قاسمەڕەش بووین ئەو کاتی هێزی کادرێ پێشکەوتووەکان لەگەر سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان چەندەها دانیشتنمان کرد و سەبوڕەمان دانابوو نەخشەی هەرێمی کوردستان مجەمەعەکانی زۆرە ملێمان هەموو نەخش کردبوو و کادر و پێشمەرگەکانمان دابەش کردبوو ئەمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان لە هەمان کاتدا ڕادیۆی دەنجی گەلی کوردستانمان ئامادە کرد بۆ کوڕاگەیاندن و نامەمان ئارەستەی هەموو کەسایەتەکان کردبوو شانە چەکدارەکانمان تەنزیم کردبوو بە و ئەو پێشمەرگانەی کە هەلومەرجێکی نالەبار ڕوویان تێکرد بوو کە بە پەسەندکردنی و موافقەی سەرکردایەتی گەڕابوونەوە ناو شارەکان هەموو هەلومەرجی ڕاپەڕینمان سازدا بوو بۆ ئەوەی کەوا بتوانین لەو قۆناغە مێژوویە سوود لە ئەم هەنگاوەی حکومەتی عێراقی وەربگرین کە کوێتی گرت بەگرتنی کوێت جەنابی مام جەلال کە لە دەرەوە بۆ ئەو کاتی دوای قمەی عەرەبی کە لە بەغدا سازکرا سەدام حوسێن تەهدیدی وڵاتەکانی خەلیجی کردبوو لە دەرئەنجامی ئەم کۆنگرەیە مام جەلال نامەیەکی ئارەستەی مەی کرد لە قاسمەڕەش کە وتی خۆتان ئامادەکەن گۆڕانکاریی گەورە لە ناوچەکە ڕووداوەکی گەورە ڕوودا بەڵێ ئەم ڕووداوە گەورەیە کە جەنابی مام جەلال پێشبینی کردبوو و لێکدانەوەی سیاسی خۆی بۆ ناو وەزعی قیادەی عێراقی ئەو کاتی ئەو پێشبینی کردبوو کە قیادەی عێراقی هەنگاوێک دابێ لەو هەنگاوەدا گۆڕانکاریی گەورە لە ناوچەکە دێتە پێشەوە هەلومەرجێکی زۆر لەبار دەرخسێ بۆ ئەوەی کەەوە گۆڕانکاری لە وەزعی عێراق ڕووبداتن حکومەتی عێراقی کوێتی گرت ئەو کاتی هاوپەیمانان هاتنە سەرخاد و عێراق کەوتە مەوقعێکی تایبەتەوە بۆیە ئێمەش ئامادەکاریەکی بتەومان کرد بۆ ڕزگارکردنی هەموو شار و شارچووکەکانی کوردستان و تێکشکاندنی دام و دەستگایەکانی ڕژێمی بەعزوە تۆڵەسەندنەوەی لە بەعس و لە ئەنفالچیەکان و لە چی ئەوانەی کە چیمابارانی کوردستانیان کردبوو من بۆ تاریخ ئەڵێم ئێمە زۆرجار لە قاسمەڕەشدا دەنشی دەماوت ئەگەر نەتوانین تۆڵەی خۆمان بکەینەوە لە ئەنفالچیەکان لە ئەوانەی کە چیمیابارانی کوردستانی ئەوانەی کە زەندە بە چاڵی خەڵکی کوردستانیان کردیە دەبێت ئێمە وەسێت بکەین بۆ مناڵەکانمان بڵین ئەگەر ئێمە تۆڵەمان بۆ نەکراوە دەبێت ئێوە لە داهاتوو کە گەورە بوون تۆڵە لە بەعسەکان بکەنەوە لێ نەگەرن ئەو تاوانە گەورەی کە بەرامبەر کورد کرایە بەبێ سزا بڕواتن بۆیە ئێمە
ئەم هەلو مەرجە کە هاتە پێشەوە بە چاوی خۆمان بینیمان هاتین و شارۆچکە شار بە شار و بە تایبەتی شاری ڕانیە دەواازەی ڕاپەڕین و اینجا بەرەو شاری هەولێر لە شاری ڕانیە هەلومەرجی زۆر تایبەتمان ڕوخسان بۆ ئەوی کە بتوانین لە ڕانیە دەواازەی ڕاپەڕین لە ڕانیە ساز بدەین و لە ڕانیە ببێتە دەواازەی داخلبوونی هێزی پێشمەرگەی کوردستان و لەوێشەوە بەرەو هەموو شارۆچکەکان بین شەقڵاوە و کۆڕێ و مەسیف و لە مەسیفیشەوە بەرەو شاری هەولێر ئێمە لە دەی مانگەوە کە لە مەسیف کۆبووینەوە جەنابی کاکۆسات کە سەرپەرشی ئەو ڕەتلەی دەکرد ڕەتلێکی 400-500 پێشمەرگەی بووین هەمومان ئامادە ساز بووین بۆ ئەوەیکەوە نەخشەمان دانا بۆ هەموو جەماعەکانی دەورا پشتی هەولێر ڕەتلی دووەممان لە کۆیەوە هاتبوو کە مەجموعەیە کادری پێشکەوتوو سەرپەرشی دەکرد ئەمانیش هاتبوون بۆ ئەوەیکەوە تەوقی شاری هەولێر بکەین و شاری هەولێر ڕزگار بکەین لە دام و دەستگایەکانی ڕژێمی بەعس ئێمە توانیمان لە بەرەبەیانی 11 مان کە ڕۆژی 11 ئازار بوو کە بەیانێکی مێژویی بوو بۆ مافی ملەتی کورد ئەم ڕۆژەمان اختیار کرد ئێمە دەمانتوانی زووتر بینە ناو شاری هەولێر بەڵام ئەم ڕۆژەمان هەڵبژار بۆەوەیکەوە ڕزگاربوونی شاری هەولێر پایتەختی کوردستان ببەستینەوە بە ڕۆژی مێژویی بەیانی 11 ئازار کە بەیانێک بوو دانی مەمافی ئۆتۆنۆمی کوردستان دانابوو لەلایەن حکوومەتی عراقیەوە ئەم دوو ڕووداوە ڕووداوی بەیانی 11 ئازار لەگە ڕزگاربوونی شاری هەولێر بەیەکەوەمان بەستاوە و توانیمان ئێمە لە ماوەیەکی کەمدا بە هاوکاری جەماوەری خەڵکی شاری هەولێر هەموو لایەنە سیاسیەکان اینجا بە تایبەتی شانە چەکدارەکانی یەکێتی و ڕێخستنەنێنیەکان و جەماوەری تێکۆشەری خەڵکی شاری هەولێر لە ماوەی کووردا توانیمان ئێمە دەست بەسەر هەموو دام و دەستگایەکان بگرین و بتوانین شاری هەولێر ئازاد بکەین ببێتە یەک لە شارە گەورەکان و ببێتە شارێک کە ناوەندی بڕیاری سیاسی بی لە هەرێمی کوردستاندا. ئەمە شتێکی مێژوویە لە مێژووی پرشەنگداری یەکێتی نیشتمانی کوردستان کە توانی مێژوەیەک بۆ خۆی تۆمار بکە بۆ سەرکردایەتی و بە تایبەتی جەنابی مامجەلال کە ئەم پێشبینی کرد ئەمە دەستکەوتێکی گەورەی مێژوویە لە مێژووی ملەتەکەماندا توانیمان بەعز لە کوردستان ڕامالین بەعز ئیتر نەیتوانی جارێکی تر بتوانی جێ و پێگەی خۆی بکاتەوە لە هەرێمی کوردستان. بەڵێ فەرموو سەرنجەکە تەواو کرد. بەڵێ ڕژێمی بەعز ئیتر لەگەر ڕاپەڕیندا دام و دەستگایەکانی تێکشکانەی توانی جارێکی تر دام و دەستگایەکانی داڕژتەوە لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بووە سۆنگەی ئازادی و دیموکراسی لە بۆ هەموو عێراق و لە ئێرەوە ئێمە توانیمان دەستکەوتێکی گەورە بەرپا بکەین ئەوەشە کە سەرانی ڕژێم و بەعسیەکان بە تۆڵەی گەڵدا بگەێنینەوە لە تەواوکردنی ڕوخانی ڕژێم ئێمە توانیمان قۆناغی ڕاپەڕین تەواو بکەین و هەموو پیاوان و سەرانی ڕژێمی بەعس ئەوانەی کە دەستیان هەبوو لە تاوانە گەورەکانی گەڵەکەمان لە ئەنفال و لە چیمابارانی کوردستان لە زیندە بەچاڵی ژن و مناڵی دێهاتەکانی کوردستان ئەوانە بە سزای گەڵ بگەێنین سەرۆکی عێراق سەدام حوسێن و جەماعەتەکەی ئەوانە بە سزای گەڵ بگەێنین تۆڵەی ئەنفال و تۆڵەی چیماباران و تۆڵەی زیندە بەچاڵی خەڵکی کوردستانیان لێ بکەینەوە. ئەمە کارێکی مێژووی گەورە بوو کە یەکێتی نیشتمانی کوردستان وەفایەک بۆ خوێنی شەهیدەکان وەفایەک بۆ تێگرای خەڵکی کوردستان ئەم ئەرکەی جێبەجێ کرد کە جێگای شانازی هەموو لایەکمانە. زۆر باشە دکتۆر گەڕێم وڵات کاک حاجی خۆت وتت ئێمە ڕاپەڕینمان کرد ئێمە نەخشەدا ڕێژەری بووین چوارڕیانێک هەبوو لە هەولێر بە ناوی شەهید سەرداری سعید سۆفی کاک سەردار و ئەیوب سەعید و بەختیار کاوانی و ژمارێک لەوانە چوون لەناو هەولێر لە محافظیاندا ئێستا و ناوەش گۆڕاوە. ئێوە کە خۆتان خاوەنی ڕاپەڕینێن سەرۆک مامجەلال کاک نوێشورا مستەفا کاک کۆسرەت هێزەکانی تر ینی سەرکردەکانی تر پێشمەرگەکانی تر ئێستا ئێوە لە هەولێر ژمارە دوون و هیچ پۆستێکتان نییە جگە لە کۆیە کە بەمری واقع لەگەڵ بالیسان لەگەڵ سکتان ئەجنا ئێوە لە هەولێر میوانن بۆچی ئاستی جەماوریتان بەو شێوەیە نەتانتوانیوە قەناعەت بە خەڵکی هەولێر بکەن کە دەنگدەرتان بێ بۆچی ئێوە ئاواتان بەسەر هاتوێستا؟ مەسەلەوە نیە قەناعەتمان بە خەڵکی دەنگدەرەکرد دەنگمان بدەنێن خۆی ئەو مەراحلانەی پاش ڕاپەڕین بەسەر هەرێمی کوردستانە هات ناخۆش بوو شەڕشی ناوخۆی گەورە دروست بوو لە نەتیجەی شەڕی ناوخۆ ئاگاتان لێ بووی تر پارتی بە هاوکاری حکوومەتی عێراقی هەولێری گرتەوە
معادلەکان هەمووی گۆڕان باش ئەوەی کە گفتوگۆ کرا و ئاش بووینەوە هەڵی گەورە خۆمان کردمان ئێمە حکوومەتێکی گەورە و چاکمان لێرە هەبوو خەڵکێکی چارشی تەنزیمی و ڕێکسیشمان لەو سنوورە بوو کە لە پارسیوێکی ئاپ لە ئێمە جێما بوو ئێمە حکوومەتەکەی خۆمان ئاش بەتاڵ پێکرد چوونە ناو حکوومەتەکەی پارتی بەبێ دەستکەوت بەڵام خۆش بۆ قۆناغێک ڕاست بوو خۆ ناکرا هەولێریەکان هەر لە دوورەوە ڕێخستنتان بنونی پاشەوەی کە ئێمە چوینەوە هەولێر ئەگەر بەراوردی انتخاباتەکان بکەیت لە 2015 ئێمە لە ناو هەولێر براوە بووینە لە پارتیمان بردوتەوە لە هەردوو ئەنجومەنی پارێزگای پێشتیش دەنگێکی زۆرمان هێنا هەم لە پارێزگا هەم لە پەرلەمانی کوردستانیش بەڵام خۆتان دەزان هەڵبژاردن لە کوردستانە نەوەکو پێویست ڕەقیبی لەسەرە نەوەکو پێویستیش تەندروستە بە تایبەتی لەلایەن برادرانی پارتی وەمان دەمازانی کە بە چ شێوەیەک بە چ دەسەڵاتێک لە ئەو شوێنانەی کە تێدا مسەیتر بوون دەیان کرد کە کاری تەزویری بوو ئەگەر ئێستاش ڕەقیبێکی چاک چاودێریی چاک لە هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردن بکرێتن من پێمانە پارتی ئەوەندە کورسیە قەت ئەوەندەش ناینیت چونکە خەڵک لەسەرچی دەنگ دەداتن لەسەرەوەی تۆ چەند خزمەتی دەکەیت نمونەی ترامپ و بایدنت بۆ بینەوە مەسەلە ترامپ وەکو پێویست خزمەتی سیاسەتی دەرەوە و ناوی ئەمریکایی نەکرد مشارەکەی دەنگدان ئۆرجای چەند زۆر بوو لە هەموو جارەکانی تر تەنها بۆ ڕوخانی ترامپ بوو لەوە وەکو پێویست خزمەتی نەکرد من پرستم چێ خەڵک ئەزیێتە دە چێ خەڵک ئەگری چێ خەڵک برسیەکە چێ خەڵک نان بڕی نەکاتن ئەگە خەڵک ئازاد و سەربەست وێگە تەزیینەوی ئەو دەنگێنی ئەو دەنگانەی کە ئێستا ئەمڕۆ هەن وایە خودە کورسیانی ئێستا هەن نەتەندروستە نەواقعیشە من پێم وایە خەڵک ئێمە زۆر خۆش دەوێتن بەچی خۆشی دەوێت لەسەر چ ئەساسێک من با پێ دڵم کۆمەڵێک چەم کومەبادی هەیە ئێمە خەباتمان لە پێناو کردو لە بەردەوامشین لە خەبات لە پێناویادا چەمچی دیموکراسی ئێمە زانین ئەگە دیموکراتیت لە هەر هەرێمێکە لە وڵاتێکە هەبێتن خەڵک لە پاڵیا حەسێتەوە ئازاد دەبی لە بیرروڕا دەربڕین ئازاد دەبیتن لە دەرکردنی ڕۆژنامە ئازاد دەبیتن لەکردنەوەی کەناڵی ڕادیۆی تەلەڤیزیۆنی ئازاد دەبێت لە خۆی هەر گروپ ڕێکخراوی و دروست بکاتن ئەو حەقی پێدەدرێتن بۆی خەڵک ئێمە خۆشێتن حەج لە دەسەڵاتی ئێمە دەکاتن من خەڵکی بە ویژدان ناڵێم خەڵکی بە ویژدان ناڵێم کە دێنە سەر تەلەڤیزیۆن بەڕاستی ئێمە و پارتی لە یەک تایتە ئازدانن ناڵێن یەکێتی ئەوەندە نسبە باشتر لە پارتی یان یەکگرتووەندە باشتر لە بەڵام باشەکەتان چیە لەوەیە لە حەزمتان بچووکترە خۆت ئێمە پرۆشی ئەو خەڵکینە ئێمە لەگەر ئەوە بووینە کە قەت ڕۆژێک لە ڕۆژان لەسەر ئازادی بیرڕا خەڵک نەکوژدێتن ئێمە لەگەر ئەو بووینە کە بەڕاستی سەرۆت و سامانی خەڵک پارێزرا بکەین ئێمە لەگەر ئەوەینە کە بەڕاستی بژێویژیان بۆ خەڵک دای بکەین ئێمە لەگەر ئەو بووینە کە خزمەت گوزاریش چاک بۆ کەمەڵانی خەڵکی کوردستان بۆ هەرێمەکە پێشکەش بکەین ئەوە هەموو مبادی و چەمچی ئێمە یەشتی نیشتمانی کوردستانە لە ڕۆژی دروست بوونمانەوە تا ئێستا بەڵام چی بکەم لە هەولێر دەسەڵات نییە ئێمە دەسەڵاتمان نییە لە هەولێر ئێمە لە چۆن هێزی سەرچین کە دەسەڵاتانێک بەڵێ با پێ درێن بۆ دەسەڵاتمان نییە پاش ئەمە هەولێر خۆ پارتی لێمەی نەستاندوتەوە حکوومەتی بەعس لێمە ستاندوتەوە ئێمە کە چینی لەگەر پارتی ئاشتاوامان کرد پێکاتنە لە حکوومەت هەندێکی گلەی لە خۆمان بکەین با خۆمان بەڕاستی پێداگریمان نەکردی لە هەندشت ئەگەنە چۆنە بێتن لە حکمی خۆجێی لە ناو هەولێرە ئێمە یەک قایم قامانیە یەک مدیر ناحیەمان نییە محافظ لە دەستەوانە جێگیری محافظ هەموو دەسەڵاتە خۆجێیەکان لە مدیریەتی عامەکان لە دەست ئەوانە یخۆ خزمەت گوراش لە ڕێگەی ئەوانەوە پێشکەش بە کۆمەڵانی خەڵک دەکرێتن ئەوانیش تەنها بۆ ئەوەی کە ئێمە بەلاوازی پیشانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و پیشانی دەنگدەر و زەماوەری خۆمان بکەین مەسەلە بۆ نمونە لە گوندێکە کەسێکی پارتی ئەتوانێت بۆ خۆی خانوو بکە لەسەر هەر ئەرزێک بەڵام کەسێکی ناتوانێتن هەڵی کار قەناعەت بکە یعنی خەڵکی دەوێت بۆ خۆی دوکان بکات و دوکانی زێڕگری نایەت ئیجازەی ناداتن ئەوێ مەکتەبی عقارات بۆ خۆی بکات وەکو باقی خەڵکانتر ئیجازەی ناداتن ئێمە لە هەولێر هەولێر دیفاعتان پێ لە دەنگدەر و لەنگرانی خۆتان نەکرێت چ هێزێکی سەرچین کار ئێمە دیفاعیان دەکەن ئەوانش ئەو حقەت و واقع باش دەزان ئەوە یعنی ئەوان دەنگدەری ئێمە ڕشکردنەوە ئەوانش لە واقع حکاگەن هەندێک شتێت و بەراوردی بکە مەسەلە ئێمە کورد و وەزعی هەرێمەکە و قاوارەکەمان
پێگرنگترە لە هەندشتی جانیبی ئەگەر ناخۆ ئەمە دەتوانین ڕێگای تر بگرینە بەر و هەولیش دەدەین ئەوە نیوە نەزەماوەری خۆمان بەجێبێن لە دەنگدەری خۆمان بەجێبێن هەولیش داین لە کۆششیش داین لە کۆڕ و کۆبوونەوەش پێمان گوتنە بە ڕاشکاوی هەتا ئەو جارش جێم لە مامۆستا ڕێبارج و کە ڕوو بە ڕوو بە پارێزگاری هەولێری گوت بەڕاستی ئەگەر پارێزگاری هەموو خەڵک بی لە پارێزگاری خەڵکی پارتی نەبی هەلیکار ئەگە هەیە بۆ هەموو خەڵک وەکو یەک بیتن ئیش و کاری حکومی و حکومڕانی ئەبێ بۆ هەموو خەڵک وەکو یەک بیتن وەختێک وای لێ هاتووە ئەچێ دایرەکانی هەولێر ئەگەر فایلەکە زەر نەبا ئیشیان بۆ ناکردی ئەو های لێ هات بەڵام دەبی ئێمەش تەحمل هەندە شت دوکەن و هەوڵیش بۆ بدەین ئەوە نییە بەجێبێرین قەت بەجێنیالین نە زەماوەری خۆمان بەجێدەین نە دەنگدەری خۆمان بەجێبێرین نە ڕێخستنەکانی خۆشمان بەجێبێرین هەوڵی بۆ دەدەین لە ڕێگای کەناڵە سیاسیەکانەوە لە ڕێی زەخت و گوشتارەوە کە بەڕاستی دەبی پارتیش بێتە قەنەعات ناتوانانی بە تەنیایی حکومڕانی هەرێمی کوردستان بکاتن و ناشتوانێت چیتر ئەو حکومە قاسیە بکاتن ئەبێ بۆچی حکومەکە قاسیە بۆ قاسی نییە خەڵک لەسەر ئازادی بیرڕا بجێتن بۆ قاسی نییە خەڵک کاری پێ نەدرێتن بۆ قاسی نییە خەڵک لێ نەگەر خان و کاتن بۆ قاسی نییە هەموو حکومانە یعنی حکومی قاسین یعنی تو ئەگەر فەرق تو پارێزگارێک یان حکومڕانێکی سەرۆکی هەرێم ئەوانن سەرۆکی حکومەت ئەوانن دەسەڵاتە گەورەکان لای ئەوانە سەرڕای ئەوەی دەسەڵاتە گەورەکانش لەوانە تو یعنی مەجای هەلمژینی ئازادیت نییە بۆ یەکێتەکانی ژوایە لە هەولێر ئەو هەولێرەی خۆتان ئەو هەولێری ئێمە خوێنمان لەسەر ڕشت ئەو هەولێری ئێمە ئازادمان کرد بە قیادەی برای بەڕێزمان کاکۆسرەت ئەو هەموو شەهیدەمان لە پێناودا بەڵێ ئەو هەولێری ئێستا ئێمە تێداین چونکە بەشداری حکومڕانی نین بە تایبەتی لە حکمی خۆجێیی چونکە وەزیر و وەکیل وەزیر بۆ ئێمەمانان ئەوە نییە یعنی ڕۆژانە خەڵک معاشرەی بکاتن بەڵام ئەوی لا ئێمە زۆر گرنگە حکمی خۆجێیە چونکە لە حکمی تو مەسەلا بۆ نمونە قایمقامی دەشتی هەولێر بووینە کۆمەڵێک ناحێ لە پاڵە خەڵک معاشرە لەگە ئەو دەسەڵاتانە دەکاتن ناتە ناو وەزارەتی کشت و کاڵ و یان وەزارەتی ئاودانکردنەوە بری ئەو ئیشەم هەیە ئەمەش زۆر هەوڵماندا لە ڕێگای حیزبەکەی خۆشمانەوە گوشتاریشمان کرد کە بەڕاستی پێویستە ئێمە بەشداربین لە حکمی خۆجێی لەوێ ئەوانش بەشدار بن لێرە ئەوانش خۆسبنێکە بن ئەمە قایمقام و مدیرنە حتاندنی ئێوە نەماندنی ناماندنی بۆ دەبی ینی ئێمە کاک حاجی هەولێری باوکی ڕێباز و هەولێری سەرداری سعی سۆفی و هەولێری بەختیار کاوانی و شەید مەلا سلێمان و شەید ڕێباز و شەید فاڕوق زەبار و دەیان ناویتر خۆشبەختانە ماوە مەسەلەن لیواس ئەیوب سەعید و دەیان تێکۆشەریتر ئێستا ئێوە لی میوان من هەستی کاک حاجی نەسیفی خۆمان بە میوان نازانین خۆمان بە ساحێب دەزانین قەت لە هەوی خۆمان بە میوان نازانین خۆمان بە ساحێب دەزانین ڕاستە خۆشمان کەم و کوڕیمان هەبووە تا حەدەک بەڵام پارتیش حکومێکی قاسی دەکاتن ئێمە بۆ ئێستا یعنی ئەو وەزعانەی سەر نێوان ئێمە پارتی تقریبا وەستاوە لەسەر ئەو شتانێک کە بەڕاستی ئێمە قبوڵمان نیە پارتی وا دەکاتن ئەبێ لەگەڵیان دابریشن گفتوگۆ بکەین ئەگەر مەبەستانە هەرێم بە تەندروست بەڕێ بچیتن دەبی هەموو لامان مشارێک بین هەندێک چ پارتیش نا هەموو حیزبەکانی تر ساحەی کوردستانیش حەقی خوانە هەمووی ماندی بوونە هەموو تەزعیان دەشەید دانیێرە هەریەکە بە نسبەتێک حکومڕانیش بۆ هەمومانە بەبێ دەنگ بێلانی کەم بەڵێ باشە کاک حاجی بەڵام پارتیش قسەی هەیە لێ من هەولێرم خزمەت کردووە ئێستا هەولێر شەقامی 100 مەتری و 150 بۆ 200 مەتری ئەڕوا بۆ خۆ فەلاحەتیان نەکردو چ فەلاحەتیان کرد پاران لە جیرفانی بابیان دەری نابیتن هەولێریان پێ ئاوادان کرد بووتەوە داهاتی هەرێمی کوردستان بەرهەمی خوێنی شەهیدەکانە بەرهەمی خوێنی ئەو ماندووبووانە کە بۆ کوردە و بۆ میلەتەوە ماندوو بوون قابل ئەوان چبوون دەرۆزیان کرد بیلۆبیان کردبیتن لە ئەوروپا لە ئەمریکا پاران بۆ هەرێمی کوردستان ئەسڵەن ئەو خزمەتێک کە کراوە ئێستا زۆر کەمە لە چا ئەو داهاتێکە بەدەستان هێناوە بەراورد بکە تو لەسەر وڵاتێکی نەفتی بی کشت و کاڵی بی سیاحی بی ئەو هەموو شتت هەبیتن لە زیاتی ئەوەی پەرەی پێ بدەن فراوانی بکەن هیچیان نەهێشت تەنها دەخلی هەرێمی کوردستان ئێستا ئەو نەوتە خوانەکە بە ڕۆژێ شتەشیش بە سەربێ کەسی چی دەرەست نامینێت زۆر باش کە حەجێ گەڕمەوە بەڕێز دکتۆر ڕێبوار ئێستا بۆ نمونە کوڕێکی بەڕێزت کچێکی بەڕێزت کوڕی شەهیدێک کچی شەهیدێک کە لە یانزەی ئاداری 91 لەدایک بوو ئێستا تەمەنی 30 ساڵە پێی بڵێ ڕاپەڕینم کرد لە دەستت خۆش بێ و ماڵە داوا بێ بەڵام ئێستا چیم بۆ ئۆکەی
ئێوە چیتان پێ بەرامبەر بە هەولێریەکان، بەرامبەر بە دەشتی هەولێر، بەرامبەر بە گەڕەکە هەژار نشینەکانی هەولێر، بەرامبەر بە گەنجە بێکارەکانی هەولێر، بەرامبەر بە گەنجە گیرفان بەتاڵەکانی هەولێر، چۆن قەنەعەتی پێیەکەی کە یەکێتی پاڵپشت و پشتیوان و خزمەتکاریەتی؟ بۆ پرسیارەکەت هەلومەرجی هەولێر بەسراوەتەوە بە هەلومەرجی هەموو کوردستانەوە. کاکەزانە هەلومەرجی هەولێر جیانیە لە هەلومەرجی هەموو کوردستانەوە. ئەمڕۆ لە هەلومەرجی کوردستان سیستەمێکی سیاسی هەیە، زۆنی زەرد هەیە و زۆنی سەوس هەیە و لە زۆنی زەرد حکومڕانیەک هەیە کە دام و دەستگایەکان زۆربەی لەلایەن حیزبێکەوە بڕێوە دەبرێت. دام و دەستگای ئاساییشە، پۆلیسە، دەستگایەکانی تری هەمووی، ینی دەستگای ئەمنیەکان بە تایبەتی و دەستگا هێزەکانی ئەوانە زۆربەی هەمووی لەلایەن حیزبێکەوە بڕێوە دەبرێتن. بۆ زانیاری جەنابێت ئێمە وەکو هەڵوێستی یەکێتی نیشتمانی کوردستان ئەم جارە لە پارێزگاری هەولێر لە ئەنجومەنی پارێزگار دەگمان بە پارێزگاری تازە نەدا و ئەم پارێزگاری تازە کە ئێستا پارێزگارە کاگومێت خۆشنا و ئێمە لایەنە سیاسەکان بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و هەموو حیزبە کوردستانەکان کەس دەچێت پێ نەدا، یعنی ئەوەی کە دەنجی بە پارێزگاری تازە داوە تەنیا کورسەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ سێ مەسیحی و 2 تورکمان دەنجی بە ئەم پارێزگارەداوە. بۆیە لایەنە سیاسەکان ئەگەر بە ژمارەی دەنگ بی، بە ژمارەی دەنجی لایەنە سیاسەکان بی، ئێمە ژمارەی دەنگمان لە پارتی زیاترە، لەو کورسیانە زیاترە کە دەنجیان بە پارێزگاردایە. ینی پارێزگار بە ژمارەیەکی کەم بە ژمارەی کەمینە بوویتە پارێزگا، بە ژمارەی زۆرینە دەنجی پێنەداوە. ئەوە هەر بۆ معلوماتی جەنابەت کە بزانن و خەڵک بزانیتن. هەلومەرجی شاری هەولێر بۆ گەنجەکان، بۆ کوڕە شەهیدەکان، بۆ هەموو لایەنەکان ئێمە لە تیمی حکومەت ئێمە بەو ئیتفاقی کە هەیە لەگەر هەموو حیزبە کوردستانیەکان لە حکومەتی هەرێمی کوردستان ئێمە بە تایبەتی لە دوای کۆنگرەی 4 پێداگری لەوەی دەکەن کە حکومەتی هەرێمی کوردستان ئەم کابینە بە تایبەتی کابینێکی سەرکەوتوو نەبووەوە، کابینێک نەبووە کە بتوانیتن ئەرکەکانی خۆی جێبەجێ بکاتێن. ئەمەی کە هەلومەرجی کارکردن و خەبات لە زۆنی زەرد ئەمە بەسرایتەوە دەتوانین بڵێن بە غیابی جەنابی مامجەلال فترەیە کە غیاب هەبوو و پشێویەکە بوو لە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان لە وەزعی سیاسی هەرێمی کوردستان. بۆیە ئەمە هەلومەرجێکی زۆر سەختی لە هەولێر و لە ناوچەکان دروست کرد بە تایبەتی لە زۆنی زەرد بۆ ئەوەی کەوا زیاتر مەساڵەی کاسیبی و مەسلحەتی بەرژەوەندی گشتی ڕەبت کرایە بە بەرژەوەندی حیزبیەوە. ئەمە ڕوون و ئاشکرایە، خەڵکی شاری هەولێر ئەم حەقەتە هەموو دەزانن و لە بەرچاویان ڕوونە دەزانن چکو خەرکی شاری هەولێر ئاوارەی سلێمانی بوو. خەرکی شاری هەولێر لە سیوێکی ئاب گەورەترین قوربانیدا و 10,000 ماڵ لە هەولێر تاڵان کرایە و خەرکی هەولێر ئاوارەی سلێمانی بووە. لە دوای ئیتفاقی استراتیجی و لە دوای پێکاتێن لە بینی هەردوو لە خەڵکێکی زۆر لە خەرکی شاری هەولێر راوەتەوە، خەڵکێکی زۆر ئێساش لە شاری سلێمانی ماوەتەوە. دەبێت حقەتە لە بەرچاوی خەڵک ڕوون و ئاشکرایە. بۆیە ئێمە لە دوای کۆنگرەی 4 ئێستا دەست بەکار بووینە بۆ ئەوەی کەوا لە خانی قوڕەکانەوە لە هەژارەکانەوە لەوە دەست پێ بکەین. ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری هەولێر ئێمە ئێستا بەرنامەمان ئەوەیە کە هەرچی بۆمان دەکرێت هەلی کاری لە چوارچەوەی ئۆرگانەکانی یەکێتی لە چوارچەوەی ئەو پرۆژانەی کە یەکێتی بەدەستێوەیە خزمەتی کوڕە شەهیدەکان و گەنجان و لاوانی خەڵک بکەین. بەڵام لەگەر ئەوەشدا ئێمە داواکارین لە تیمی حکومەت کە تیمێکمان هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان. ئەم تیمە لە هەڵبژاردننی 2010 دروشمەکانمان دیار و ڕوون بوو کە سێ خاڵی سەرەکی بوو. یەکەچەوەی کە هەلی کار بڕوخسێ بۆ هەموو لایەنەکان و ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان بی و باشترین خزمەت پێشکەش بکرێت. بەڵام ئەم کابینە و کابینەکانی پێشوو کەمترین هەڵی کاریان ڕوخسان و کەمترین خزمەت گوزاری ئێستا پێشکەش دەکەوە، کەمترین هەلومەرجی ئاسایش ئێستا لە هەرێمی کوردستان لەژێر پرسیاردایە. بۆیە ئەم حقەتانە هەموو ڕوون و بەرچاوە لە بەرچاوی خەڵک. بۆیە ئێمە بە تەکید داوا دەکەین چاوخشاندنەوە بە سیستەمی حکومڕانی بکرێتن و ئەو هەلومەرجەی کە لە هەرێمی لە هەولێرەیە بە تایبەتی لە هەولێرەیە دەبێت ئەمە چاک بکرێەوە. ئێمە پێداگری لەوەی دەکەین کە دەبێت چاک بکرێتن و ئەو زەخت و قورسایی کە لەسەر شانی کادیران و لایەنگران و دۆستانی یەکێتیە دەبێت ئەمە نەمینێتن. بۆ ئەمەشە ئێمە پرۆژەمان پێشکەش کردێ بە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان. ئەو ئێستا هەرێمی کوردستان کە یەکێتی هەولی بۆ دەداتێن کە پشتی هەرێم لە
بودجەی حکوومەتی فدرال دیاری بکرێمە بەشێکە لە چارەسەر کە بتوانین موچەی خەڵک دابین بکرێت لە کات و ساتی خۆی دابش بکرێت. ئێستاش لە هەرێمی کوردستان نازانین کەی موچە دابش دەکرێت، نازانرێکەکەی موچەی خەڵک دەدرێتن، جاروەیە بە 50 ڕۆژ جاروەیە بە 30 ڕۆژ جاروەیە بە زیاتر. بۆیە ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان قورسایی خۆی خستە سەرەوەی کەوە هەرێمی کوردستان لەگەر حکوومەتی فدرالی بگاتە ئیتیفاق بۆ ئەوەی کەوە موچەی خەڵک دابین بکەین، بژێوی خەڵک دابین بکەین، چیت کە نەبێتە مەزاجی شخصی و لە سات و کاتەکەی دیار نەبێکەی خەڵک ڕاتبی خۆی و موچەی خۆی وەردەگرێتن. بۆی ئەمە یەکێکە لە کارە گرنگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ چاکردنی حکومڕانی لە هەرێمی کوردستان. ئێمە بەدیلێکمان پێشکەشکریا ئەوەش لا مەرکەزیە و چاکسازی بکرێت لە هەرێمی کوردستان، ناکرێت داهاتی هەرێمی کوردستان هەمووی بچێتە بەرچی چەند کۆمپانیایەک و چەند خەڵک لی مستەفید بێتن و خەڵکی کە لی بێبەش بێ. ئێمە وەکو یەکێتی لە هەولێر ئێمە پێداگری دەکەین لەسەر ئەم دروشمانە، بەڵام ئێمە لامان گرنگە یەکریزی ملەتەکەمان و یەکریزی ماڵی کورد لە ناوە خۆی و ئێمە پرۆشی ئەوەینە و بۆ ئەمە قوربانێکی یەکزار زۆرماندەوە بە تایبەتی خەڵکی شاری هەولێر تاکو ئێستا لە سیوێکی ئابۆ تاکو ئێستامە قوربانی دەدەین لە پێناوی یەکریزی ملەتەکەمان، لە پێناوی ئارامی، لە پێناوی ئاسایشی هەولێر بە تایبەتی. بۆمان پێمان وایە هەولێر شارێکی گرنگە و خۆشتان دەزانێن یەکەم سەفەری هاوسەرۆک بۆ هەولێر بوو، یەکەم جوولانەوەی سیاسی ئێمە وەکو دوای کۆنگرەی یەکێتی دوای کۆنگرەی چواری یەکێتی نیشتمانی کوردستان سەرکردایەتی تازە یەکەم هەنگامان ئەوە بوو کە بینەوە هەولێر لە هەولێرەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە وەزعی سیاسی هەرێمی کوردستان بکرێت. ئەمە لەم هەنگاوانەی خۆمان بەردەوامین و ئێمە بەردەوام هەوڵ دەدەین پرۆژەی بچووک و تایبەت لە شاری هەولێر بکەین لەسەر میزانە ئەگەر ڕخسەت بی لەسەر میزانە یەکێتی نیشتمانی کوردستان. ئێستا ئێمە لەگەڕشی شەیدان و بەرنامەمان وایە مەکتەبێکی گەورە دروست دەکەین، مەکتەبێکی نمونەی بۆ کوڕان و کسانی شەیدەکان و بەرنامەمان وایە نەخۆشخانەیەک دروست بکەین لە شاری هەولێر بۆ ئەوەی کەوا خزمەت بە خەڵکانی شاری هەولێر پێشکەش بکە. ئێمە لە سات و کاتی پێشتردا ڕووداوێک لە گەڕەکی کوردستان لە دوکانەکانی ئەم گەڕەکە ڕوویدا، گەڕەکەکە دوکانەکان هەمووستا ئێمە هەوڵماندا قەربووی هەموو دوکانەکانمان کردەوە و ئێمە خزمەت گوزاری بەردەوام دەکەین بە تایبەتی لە پەتەی کۆرۆنا. ئێمە لەزنێکی توبیمان لە ناو مەڵبەند دروست کرد و 50 قنینەی ئۆکسیزینماندانە بۆ ئەویکەوە ئەوانەی کە تووشی نەخۆشی بوونە کەم دەرامەت بوونە قنینەی ئۆکسیزینماندانێ و 700 سەلەی عیلاجی پەتای کۆرۆنەمان لە ناو مەڵبەند هەبوو دابەشمان کرد بەسەر ئەوانەی کە نەخۆشن و کەم دەرامەتن. ئێمە لە پرۆژە خزمەت گوزارەکانی خۆمان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری هەولێر بەردەوامین و بەردەوام دەبین بۆ ئەوەی کەوا خزمەت بە خەڵکی شاری هەولێر بکەین لە هەنگاوەکانی خۆماندەوە. خۆشمان ئامادە دەکەین بۆ ئەوەی کەوا لە هەڵبژاردننی داهاتوو بتوانین ڕێژەی دەنگی یەکێتی نیشتمانی کوردستان بەسەر بێخین. زۆر باشە دکتۆر. ئەگەر ڕەمەولات کاک حاجی ینی کەس هیچ گەنجێک و هیچ لانگرێکی ئەوە پێم وانە داوای شەڕتان لێ بکات، داوای ململانەیەکی تونند و بەریەکەوتنتان لێ بکات، داوای هاوبەشیتان لێکە. ئێوە 6 کورسیتان هەیە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بۆ نمونە حزبەکەی بەڕێزت ئەکرێ مەسەرەن قایمقامێکی بێ، سەرۆک شارەوانیی بێ، مدیر شورتەیەکی بێگەر قەرارە حکوومەتی هەمووتان بێ لەو ڕێەوە خزمەت بکرێت. لەو ڕێەوە گەنجێک نەترسێ لەوەی کە سبەی ئەژیرێ لەسەر کۆمنتێک وەکو خۆت ئەیڵێت. چۆن ئەتوانن قەناعەت بە پارتی بکەن کە هاوبەشتانە، شەریکتانە، هاوپەیمانتانە یاخود هێزێکی تری سەرەکیە لە هەرێمی کوردستان بۆی پێی بڵێن ئێمەش سەنگ و زەماوەرمانێمانە خزمەت بکەیت. کاکزانە ئێمە لەسەر داخوازیەکانی نەکەی خەڵکی خۆمان تاوای کۆمەڵانی خەڵکی خۆمان خەڵکی تریش دیفاعکەر بووینە و لەسەریشیان بە جواب هاتووینە. بەڵام ئەو ڕێککەوتنە سیاسیانە کاتی خۆ لە تەشکیلە ئەو کابینین و ئێمە لەگەر پارتیا لەسەر کۆمەڵێک خەڵڕێک کەوتووی و لەسەر حکومی خۆجێیش ئەوە ڕێککەوتنی سیاسی پێویستە. بەسم ڕێککەوتنی سیاسی بەڵێ ئەی بوو ئێستا ئێمە لەگەر پارتی وەکو ئەوی پێشتنی لەسەر ئەوەی کە پارتی نەهاتوو ژێرباری ئەوەی ئەو ڕێککەوتنە سیاسی کە لەگەر ئێمە مۆر کردووە جێبەجێ بکاتن. ولایزالش ئێستا ئێمە زەخت لەوە دەکەین، یعنی کارگی نزیکە کار بگاتەوە ئێمە واز لەو حکومەت و حکومڕانی بینی لەگەر ئەوانە ئەگەر بۆ شێوە چیتر ڕەفتار بکەن ناکرێتن. یعنی مەسەلە بۆ نمونە نەفت بە 35 دلاری بووە بوویتە 70 دلاریش لێبڕینی موسەهر هەیە، قات و قوڕی هەر هەیە. ئەی خوای کەجی سادەبیتن ئەوە
يعني خەڵک لێوە دەپرسێت لێم نەپرسی حکوومەتێکی بێ بەرنامە حکوومەتێکی بێ پلان ئەوە مەسیریتی ئەگەر نا تو نەفت لە سعەیەکا بیستە بوو بە دوو ئەوەندەش تو هەمان سیاست دەڕەوە دەبێت لە موچە بڕینی خەڵکو و لە ڕشکردنەوەی خەڵکو پارەی خۆتە ئەچیادات بەهێزی ئەنە کەسا پارەی مۆزەفی خۆ و ئەوەی کە خزمەتی حکوومەتەکەی دەکاتن لێ ئەبڕیتن پارە ئەداتە هێزی هێزدان پەنا نازانم چێن و هاتنە لە کوردستانێکی کە هێزێکی بۆ دروست کراوە پارە لە خەڵکی خۆی ئەبڕیتن کەی سیاسەتە ئەوە کەی پلانە ئێمە کاریگەریە بۆ لەسەر خزمەتکردنی خەڵکی هەولێر چۆر دەت و مەسەر هێزی ئەنە کەسە 7,000 کەسە دەگەیکی میلیۆنێکی بداتێت چەند دەکەویتن ئەی مەسرفی بارەگاکانیان ئەی مەسرفی سیارەکانیان ئەی مەسرفی خواردنیە چەک و جبە خارکانیان بە مەلای دۆرە لەسەر هەرێمی کوردستان دەکەویتن تو وەرە لە جیاتی ئەوەی خزمەتی هێزێکی دەرەشی پێ بکەی بۆ هەندە ئەجندای خراپ وەرە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆ بکە چیمیا باران کرێ ئەنفال کرێ کوژرێ بڕە ماندی بووە هیلاک بۆ نای خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی خۆت بکەیت ئەوە یعنی پێی ئەگوتی ناپلانی نابەرنامەیی خۆ حکوومەتێک مەسەلە کابینەکانی پێشتش ڕاستی کەم و کوڕیانە بوو بەڵام هیچ کابینێک بەقدر ئەو کابینە کەم و کوڕی نییە تیمی ئێمەش لە حکوومەت نارین برادرانی ئێمە هەر ئەوەندان بۆ ئەکرێت مەجالەکان ئەوەندەیە بەڕاستی نەگو ئەوانش حەقوایە یعنی وەزیرمان هەیە پێی ناکرێت مدیرێک بۆ خۆی دابنێت مدیر بۆ وەزیری بۆ وەزیری دەکات حق نبی کە من بنایکەم خۆی هاتی گەلی لەم کردی گوتی من وەزیرم پێم نەکرێت مدیر مەکتەبە بۆ خۆم دابنێم پێم نەکرێت چوار مۆزەف بۆ خۆم دابنێم بڕۆ لە علاقاتمان بپرسە تا ئێستا نەیتوانێت چوار مۆزەف بۆ خۆی دامەزرێتن یعنی حکومڕانێکی زۆر سەختە پارتی یعنی خاستن ئەو کابینە نوێ ئەو برادەرێک کە بوویتە سەرۆکی حکوومەت چاوی لێوی یعنی حکوومەتێکی پۆلیسی بەڕێوە باتن حکوومەتێکی زۆر قاسی ئەخرەوە قبول ناکردن سبەی نەتیجەکەی خراپ دەبیتن خۆش سەر حکوومەت نامێنێ و ماڵوێرانی بۆ هەرێمەکەش بەجێدێری باش ئەوە نی وازمانی نابی کاکەوە ئێوە فترێشتر دەستنە ئینتیخاباتەوە گەنج دەبێت دەنگتان پێ بدات 2023 دەنگتان پێدەدا نۆ یەکێک دەنگتان پێدەدا ئەو ئەوانەتان پێ ناڵێ بۆ زیرەکە وڵان نەیتوانی چوار مەزەف دانێەوە بۆ زیری دەکا بۆ مدیر عامی دەکا بۆ ڕاوێژکاری دەکا کە دەسەڵاتی نیە با پێ بڵێ هەریەکێتی بۆ لە حکومڕانی بەشدارە تومەی خەسەر من پرسیار من ڕۆژنامە ئێمە قسەمان کردێ بەڕاستی ئێمە خەریکەوەشی تا گەیشتە و حەدا بەڕاستی ئێمە ئەگەر بەو شوەیە تعاملمان لەگەر بکرێ وکوێکی نیشتیمانی کوردستان پاش ئەو هەموو خوێن و خەبات و تێکۆشان و پەرلەمان ئێمە دروستمان کردی حکومڕانی ئێمە بەماندیبوونی ئێمە ئێستا ئەوان بیان خۆیان لەمە بە گەورەتر بزان خۆیان بکەن بە ساحب ئێمە بکەن بە میوان حقنی ئەم خۆم قەت لەگەوەنیم قبول بکرێتن من پێشم وایە هەنگاوی باش نراوە نەک هە لەسەر شێشە کۆمەڵێک کێشەمان لەبینن ئەگەر پارتی هەوڵ نەداتن بۆ چارەسەرکردنی و کێشانی لە نێوان ئێمە ئەوانەیە چونکە چارەسەرکردنی کێشەکان لە نێوان ئێمە ئەوان خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان من سەر ڕۆژی ڕاپەڕین لە کەس نەزان و بۆ پیرزین و بۆ شاویس و بۆ دەشتی قەراج و کەندێناوە بۆ هەموو ئەولادیانی دەوروبەری و دەوروبەری مەسیفیشەوە لادێ و کۆمەلگا هەیەەوە شەهیدتان نەبێ وەکو حیزبەکەتان بەس دێکەی من 6 لە خوار مەسیفە بەس دێکەی من بەڵێ جێگایان بەهەش بێ بەڵام چی بە کەس و کاریانەڵێن ئێوە تا هەتا هەر پێیانەڵێن لە پێناو یەک ریزی بوو لە بەرپەتای کۆرۆنا بوو لەبەرەوەی نرخینەوە دابەزی بوو گەنجی جەک دیناری لە جیرفاندان ئەو تەبیرانەش تا حدێک لێمان قبول دەکرێت و لێمان وەرجێتن بەڵام من بە ڕاشکایی پێتەرێن بەڕاستی ئەوەی ئەمڕۆ لەو کابینی نوێ بینیوانە و ئەبیدرێت لە کابینەکانی پێشتروانە بووە یان تا حدێک شتێک هەبووە کە خزمەت بکرێن هەندشتی مەلموسە بوو بەڵام ئەوەی ئێستا ئەوەی لی چاوەڕوان دەکرێتن یعنی قەیران بە دوای قەیران دادینتن قەیران بە دوای قەیران دادینتن ئازادی بیر و ڕەخیمکاوە کەس ناتوانێت وا لە خەڵک دەکەی لە فێسبوک ناتوانێت بڵێ وڵای کاک فرانکس پیاوی باشی کاک فرانکس پیاوی خراپی زیندانی محکومی هێز بۆ ئەوە هەولێرتان ئازاد کرد طبعا نەخێر بۆ من هەولێر نەکەولێر هەموو کوردستانمە بۆ ئازاد کرد ئەوەی ڕۆژێک کە من لە شاخ بە ئازادیش ژیان بێم ئازادیش بۆوان بینم ئەوانش ئازاد بن لە هەموو بیر و ڕاشکان ئێستاش ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بینمان لەگەر پارتی باش نیە لەسەر ئەو مەبادیانە لەسەر ئەو چەمکانەیە مەسەلە قابلی قبولمانە ئێمە بە ڕاشکایی و گوتمانە قابلی قبول نییە بۆ موچە لە خەڵک دەبڕن موچە بڕین بە چی یاسایەکە بۆ ئەیبڕن بۆ ئەو دەستکەوت و داهاتەی کە هەیە بە ڕاشکایی سەردەمی کاکۆسە سەرۆکی حکومەت بوو خەڵک ئەیزانی داهات نییە
قات و قڕی چادرۆمان گیراوە کەس ڕۆژێک ناتە سەر جادە مزاهرە بکە بێ معاشم نیایان مامۆستا ماڵی خۆی ئەفرۆش ئەچوو دەرسی دەگوتەوە فەرمانبەر ماڵی خۆی ئەفرۆش ئەچوو دەوامی دەکرد چکە ئەیزانی نییە بەڵام ئێستا هەموو خەڵک ئەزانی پارێکی زۆر هەیە داهاتێکی زۆر هەیە بۆ ئەونان ئەو داهات و پارێ و خەڵکە سەرف بکەن کە بوونە سوتەمەنی بۆ ئێوەیان کردە حکومڕان باشە کاک حاجی ئەگەر مردن بەدەستخوای گەورەی ئەگەر ماین و یادێکی تر من لەگەڵ بەڕێست و دکتۆر ڕێبوارم قابلم کرد هەوڵەدەن لە ئێستاوە بەسەلم بەرنمەیەک دانێن بە ئاشتی و بە پێکەوە ژیان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان هەر هێزێکی ترە بتوانن خزمەتێکی زیاتری هەولێر و هەولێریەکان بکەن کەس هەندیەشتی دەستی بۆ ئاشتی نەبردووە لە پێنە ئاشتیش زۆر بازماندا زۆرمان زەرەر کرد بەڵام هەموو شتێکیش حدودی خۆی هەیە بەڵێ لەگەر ئاشتین لەگەر تەباین لەگەر پێکەوەین لەگەر دیالۆژین لەگە هەموو شتی باشین بەڵام ئەگەر بەرامبەرەکەشت هەر نکۆڵی بکاتن لەوەی کە تو دوو هەنگاو بچێ پێش ئەو هەنگاوێکت بوونێتە پێش ئەوە کاگنەشوان مەسەلەکی و جێڕاینەوە گوتی لە شارە زوور ئەگەر سوارێک بگاتە پیادەچی پیادەکە گە دۆقە لەگە سوارەکەی بکاتە سوارەکە تۆزی خۆی بچەمێنی پیادەکەش تۆزی خۆی بەرزکاتەوە بۆی دۆقە لەگەری بکەن بەڵام من هەر خۆم بەرزکەمەوە هەم خۆم بەرزکەمەوە دۆقی لەگەر بکەم ئەو نێتە خوارە دۆقە لەگەر بکاتن ئەبێ حدودی بۆ داببینی کاکە ئێمە قوارە تێک نادەین هەرێم تێک نادەین بەڵام ئەتوانین بلین چیتر ئەو مەسئولیەتە خراپە هەر ناگری ئێوەی خاوەن ڕاپەڕین و ئەو هەموو شەهیدا هەر پیادە دەبن ناپیادە نابین خۆمە صاحب خاوەنە زانین قەت بەجێنان نە وڵات بەجێ دێرین نە هەرێم بەجێ دێرین هەر لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانیشدا دەبین من پێم وایە ئێستاگە لە حکومەت نەبین خەڵک زیاتری ئێمە خۆش دەوێت دوا سەرنجی کاک حاجی لە یادە ڕاپەڕینی هەولێر و خزمەتکردنی هەولێر ڕاپەڕین تەبای و برایەتی و یەکگرتووی تیا بوو سەرکەوتنێکی گەورە بەدەسات ئێستاش ئەگەر تەبایی و یەکگرتوو پێکەوەی نەبیت لەو هەرێمی کوردستانە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئایندێکی خراپ چاوەڕێی ئەو هەرێمێ زۆر سپاس کاک حاجی کاک دکتۆر ڕێبوار هەم وەکو دوا سەرنج پلانتان چی ئەبێ بۆ ئەوی بتوانن بە شێوەیەک بەپێی نسبەی انتخابات و بەدەستێنانی انتخاباتی خۆتان بتوانن مشارەکەی حکوومەتە خۆجەیەکانیش بکەن پێداگیری لەسەوە بکەن و بتوانن نازەڵگر و پاڵپشتیکاری سەرجەم گەنجان و چین و توێژەکان بن لە سنووری پارێزگای هەولێر ئێمە نەخشە و پیلانمان نەخشەی سیاسی هەرێمی کوردستانە ئەو ڕێکەوتنانەیە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە و ئەمە شۆڕ بۆتەوە بۆ حکوومەتە خۆجەییەکانیش ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی مەڵبەندی هەولێر و هەولێریەکان دەرک بەو حقەتە دەکەین کە وەزعی سیاسی هەرێمی کوردستان وەزعێکی نالەبارە و وەزعێکە بەرەو زاویەی مردن دەڕواتن بە تایبەتی ئەم کابینەیە بۆیە پێمان وایە دەبێتن ئێمە پشت و درێژ بین و بەردەوام بین لە خەبات و تێکۆشانی خۆمان ئێمە هەولێریەکان سەبڵ و پشومان درێژە و بەردەوام دەبین لە خەباتی خۆمان بۆ ئەوەی کەوا بتوانین هەلومەرزێکی سیاسی لەبار بێتە پێشەوە بە تایبەتی ڕێککەوتنی بینی ئێمە و بینی پارتی دیموکراتی کوردستان و لایەنە سیاسەکانی تر کە ئێستا هەوڵ دەدرێتن وە گفتوگۆیە لە بینی هەموو لایەنەکان بۆ ئەوەی کەوا ئەم گیر و گرفتان و قەیرانانەی کە ڕوبڕووی هەرێمی کوردستان بتەوە بەرەو چارەسەر بڕواتێن کە ئێمە بڕوامان وایە دەبێت بە گفتوگۆ چارەسەر بکرێتن و گفتوگۆ بەردەوام بیتن بەڵام گفتوگۆ لە پێناوی گفتوگۆ نەبی لە پێناوی دانیشتن و لە پێناوی دانیشتن نەبی لە پێناوی چارەسەری قەیرانەکان بێ و پێشم وایە قەیرانەکان هەموو ئیز بە کوردستانیەکان قابلیەتی ئەوەیان نییە بتوانن ئامادەیان نییە بۆ گۆڕانکاری لە وەزعی سیاسی هەرێمی کوردستان هەموو ئیزبەکان یەکێتی نیشتیمانی کوردستان نینە کە ئامادەیان هەبێتن بۆ ئەوی کەوا فیداکاری بکەن و قوربانی بدەن لەبەرەوەی دەبێت ئاقەتە لە بەرچاومان ڕوون و وازەح بێتن ئێمە وەکو هەولێر و وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەمان دەبێتن لە داهاتوودا بۆ ئەوی کەوا لە حکوومەتی خۆجەیی لەگەر قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆی جدی دەکەین بۆ ئەوی کەوا لە بەرنامەی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پشتی خۆمانە بێ و بتوانین لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان خزمەت بە گەنجان و کوڕەشەهید و لاوەکانی هەولێر بکەین و ئەوانش بێبەش نەبن لە هەلی کار و لە خزمەت گوزاری. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار ئیسماعیل لە پچراوی مەڵبەندی سێ ڕێخستنی هەولێر یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو هەروە سپاس بۆ بەڕێز حاجی مەسیفی بەشداربووی ڕاپەڕین و هەروە ئەندامی ئێستای سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێز.
بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پارۆڕامەیەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ملایەکتان خواتان لەگەڵ.